خوشکە نور فەرموو دادەگەن. الو السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله. خوشکە لە بزی سڵای خوا لێبی مامۆستا لەخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر بەختەوەرم یعنی بۆ چەندەم جارە قسە لەگەڵ دەکەم. یاخوا هەر دڵخۆش بی خاتون و دڵڕون سپاس دەکەم بەڕاستی مامۆستا ئەمن بەبێ مجامەلە زۆر گەرم بە تو دەستکەوە. یا ڕەبی خوا لێ ڕازی بێ. منیش جەنابەت وەکو خوشکێکی بەڕێزی خۆم دڵنیا بە ئەوە بەو شێوە محەبەتمان هەیە. بەرلەجەی بابنی بڕوام پێ بکە مامۆستا زۆر بەختەوەرم لەگەڵ تۆ قسەی دەکەم. یا ڕەبی هەمیشە دڵخۆش بی هەمیشە دڵڕووناک بی ئینشاءالله جێگەی تۆ بەهەشت و لەگەڵ تو یا ڕەبی خوا لە دنیا و لە قیامەتێ سەرفراز و سەربلندت کە. خوا لە ڕازی بێ دادەنور زۆر سوپاس. بزی مامۆستا بەڕاستی من هەرچی یعنی دڵم تون دەبی دەڵێم ئەلحەمدولله هەرچیەکەم بەسەر دێ لە خۆی بەزیاری دەدەم ئەلحەمدولله مادەم لەلایەن خواوە بێ من زۆر پێشکرم بەڕاستی ئەوجا دەڵێم ئەم چاوەکانم چارەستەوە بزانم گونەحکار نابم. ئەڵێ چاوەکانم چی فەرمووت؟ دەڵێم چاوەکانم چارەستەوە بیناییم نۆ دەگەڕێتەوە زۆر بە یەقینی زووە دەڵێم. بەئیزنی خوای گەورە بەو دڵ و دەروونەی خۆت زۆر بەخوا ئاسانە بەیانێ کەستی چاوەکان گەشت بووبنەوە. ئەوجا مامۆستا ئەوڕۆ بە مام دەگۆ دەمگۆ ئەگەر چاوم چابیتەوە قورعانێکی گەورەمەوە بکڕە لەگەر سویدی سیارەی دەیگۆ ئیشاڵڵا تو چابەوە زۆر بەختەوەرم مامۆستاکە ئەو قسانە دەکەم. والله هەمیشە گەشتبین بە بۆ ڕەحمەتی خوای گەورە هێندە ئاسانە قسەشت بۆ دەکەم خاتون. مامۆستا من قەت لە مەئیوز نەبوویمە لە جیانم مەئیوز نەبوویمە زۆر ذکرەکانی خواز دەکەم. ئینشاءالله تۆ دڵت ڕووناکە کەسێک کەسانێکم چاویان ڕووناکە بەڵام دڵیان تاریکە سەد خۆزگایان بە تۆکە قسەشت بۆ دەکەم لە درێژەی بەرنامەکەدا خاتون و ئینشاءالله. بزی مامۆستا خوا دوعای خێرم نەوە بکە ئینشاءالله خوا لە دنیا و لە قیامەتێ سەربلند و سەرفراز دەکا. سوپاسی دوعا خێرەکانت دەکەم یا ڕەبی خوا چاکەش بۆ جەنابتان هەمووی ئیمانداران و مسلمانانی ئومەتی محەممەد صلی الله علیه و سلم گوناحبار نابم هەروەندەم دەویست و ماڵەوە بە چاوان ماڵی جەنابیشتان ئاوا بێ خوای گەورە ڕازی بێ خوشکە باشەکەم خواگەدار بێ دادەیگیان. والله خوشکی من خوشکە نوری دڵ ڕووناکەم فەرمووی هەر وەختێ دڵم تون دەبێڵم ئەلحەمدولله دایمە گەشتبینم کە خوا چاوەکانم پێ دەبەخشێتەوە. ئەرە وەڵڵا دادەنور دایمە گەشتبین بە واللهی ئەو خوایە جەگلێنەی چاو چییە کە ڕووناکی ئەم سەر زەوێ دەبینێ باشەوەگە خوا نەبێ بە چی دەبینێ هەر خوایە هەر ئەو ئەڵڵایە سوبحانەه وتەعالە ئەلقەدیرە ئەوەندە گەشتبین بە بەیانێک کە لە خەو هەستای چاوەکان گەشت ببنەوە. زۆر کەس هەبوو ئاوا لە مێژوودا ژیان نامەکەیمان خوێندۆتەوە چاوی نابینا بووە عنی کاتێک کە چاوی کردوتەوانێ وەکو زۆر بەعەجیبی سێکە دنیایەکی ڕووناک دەبینێ. ئەم گەشتبینیە ژیانت بەختەوەر دەکا و دڵنیاش بە ڕۆژێت چاوەکانت دەکرێنەوە ئینشاءالله هەر لەم دنیادایی تۆ دەکرێتەوە. ئەو قورئانە گەورەی کە باسی دەکەی ئەو سویچی سیارەی هەمووی بە چاوی خۆت دەبینی گەشتبین بە ئەم گەشتبینیە دایمە مەناعەت بەرز دەکاتەوە لە نەخۆشیت پارێزێ خوڕەکە سوپیەکانت بەهێز دەکات. گەشتبینی زۆر بەرەکەتی خوایە ئەو ئینشاءالله تو خوا تۆ خۆشی دەوی خاتون و کە ئەم گەشتبینی خسۆتە دڵ و دەروونتەوە و دنیاش هەر تێدەپەڕێ ئەم چەند ڕۆژە دڵنیا بە هەر تێدەپەڕێ بە ئیزنی خوای پەروەردگار قیامەتمان لە پێشە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی هەر کەسێک خوای گەورە تاقیب کاتەوە بحەبیبەتەیه بە دوو چاوە خۆشەویستەکەی نابینای بکە ڕووناکی دنیای لێوەستێنێ پاداشتی لای خوا هیچ شتێک نییە ئیلا الجەنە ئیلا بەهەشت نەبێ. یعنی تۆ لە قیامەت ئەڵێ خوایە گیان پاداشتەکەم بە هیچ شتێ ڕازی نابم بە بەهەشتەکە نەبێ خوا دەفەرمێ بەهەشتم دایتێ جا کە چوویتە ئەو دیو دەرگای بەهەشتەوە بە حەیەتی نازانی ئازاری نابینایی چی بووە ئەڵێ خوا هەر لەبیرم نەماوە کە من لە دنیادا نابینا بووم. ئیتر تەواو چاوەکانت هەرگیز نەخۆشی و ناخۆشی نابیننەوە. ئینشاءالله خوای گەورە بەهەشتی بۆ ئێوەی نابینا داناوە. ئێوە دڵتان ڕووناک دەبێت خوش لەم دنیادا قەت پەکتان ناخە بەڵام ئەو گەشتبینیەی ناو دڵیشت خوای گەورە ئەلقەدیرە خوای گەورە ئەلقادیرە بە ئیزنی خوا لە کتوپڕێکە چاوەکانت دەکاتەوە. چۆنت گومان هەبێ بەرامبەر بە ئەڵڵاه خوای گەورە ئاوات بۆ دەکا خوشکە نور.